27 ساڵە پارتی وێکێتی هێزی پێشمەرگەیان بە جۆرێک کردووەتە بارمتەی بەرژەوەندە حیزبی و شخصیەکانی خۆیان و نیان هێشتۆ ببێتە هێزێکی نیشتیمانی کە هەر کاتویستویانە شەڕی ناوخۆیان پێکردوون یان لە ململانە سیاسەکانی ناوخۆدا بەکاریان هێناون، بەڵام کە باس دێتە سەر ژیان و گوزەرانی هێزی پێشمەرگە نەحساب بۆ یاسا و بڕیاری پەرلەمان دەکەن، نەگوێ لە هاوار و ئازاری پێشمەرگە و خانەوادەکانیان دەگرن، نە شتێکیش لەلایەن بوونی هەیە بە ناوی دەنگ و ئیرادە و شکۆی پێشمەرگە. ناشرینترین کارێک کە ئەم دوو حیزبە بۆ هێشتنەوەی هەژمونی بە زۆر سەپێنراوی حیزبی خۆیان و شاردنەوەی ساختەکاری و کارە نایاسایەکانی خۆیان دەستیان بۆ بردووە و پێشمەرگەیان بەکارهێناوە، مەسیرە پێکردن و هێنانیان بۆ سەر شەقام بە ناوی دەربڕینی ناڕەزایەتی و خۆپیشاندان کە لە یاسای سەربازی هیچ وڵاتێکی دواکەوتوشدا شتیوانە بینراوە. هێزی سەربازی کە ئەرکی پاراستنی سنوورەکانی وڵاتە لە ناو شارەکان خەریکی خۆپیشاندان و ناڕەزایەتی مەدەنی بێت و پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بێن بۆ پاراستنی ئەو هێزەی کە دەبێت کوردستان لە دەستدرێژی و لەشکرکێشی وڵاتانی بێگانە بپارێزێ. لە 23 تەموزی 2014 پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی پێشمەرگە و دەستەبەرکردنی ژیانێکی شەرەفمەندانە بۆیان بڕیارێک دەردەکا کە لە 21 مادە پێکهاتەوە بە بڕیاری ژمارە 19 تایبەت بە هێزەکانی پێشمەرگە ناسراوە و لە سەروبەندی شەڕی داعشدا دەرچووە، بەڵام حکوومەتە حیزبیەکەی پارتی وێکێتی یەک خاڵیشان لێ جێبەجێ نەکرد کە سەرجەمیان خاڵی گرنگ و دەستکەوتی گەورە بوون بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. مادەی چوارەم لە بڕیارەکە حکوومەتی هەرێم ناچارەکە کە لە ماوەی 6 مانگدا هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەیەک بخا بە تایبەت یەکەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی، بەڵام لە بری جێبەجێکردنی ئەم بڕیارە پارتی وێکێتی لە پشتی وەزارەتی پێشمەرگە و دامەزراوە شەرعی و یاساییەکانی هەرێمی کوردستانەوە چەندین گروپی چەکداری حیزبیان لە ژێر ناوی جیاجیا دروست کردووە و کردویانن بە بارگرانی بەسەر ئەو پێشمەرگەیەی کە ئەرکی پیشەیی و سەربازی خۆی جێبەجێ دەکا. لە مادەکانی یەکەم و دووهەمی بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستاندا دەستەبەری ژیانێکی باش و موچەیەکی شایستە بۆ پێشمەرگە کراوە بە دابینکردنی دەرماڵەی مەترسیش بۆیان. جگەلەوەی لە مادەکانی دیکەدا حکوومەتەکەی پارتی وێکێتی ناچار کردبوو بە هاوتاکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ کارمەندانی پۆلیس و ئاسایش و نەهێشتنی چەکداری بندیوار کە بە ناوی پێشمەرگەوە موچە وەردەگرن لەگەڵ دابینکردنی خواردنی پێویست و گونجاو بۆیان. ئێستاشی لەگەڵدا بێ دوای تێپەڕبوونی 4 ساڵی تەواو بەسەر ئەو بڕیارانەدا حکوومەتی هەرێم تەنها مادەی یەکەمی بڕیارەکەی جێبەجێ کرد کە ئەویش دابەشکردنی موچەی پێشمەرگەیە لە ڕیزبەندی یەکەمی وەزارەتەکاندا، ئەویش تەنها بۆ ماوەیەکی کاتی و لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی داعش نەک هەر پابەند نەبوو پێوە، بەڵکو هاوشێوەی فەرمانبەران دەستی کرد بە بڕینی موچەی پێشمەرگە بە ناوی پاشەکەوتەوە. لە مادەی 16 هەمان بڕیاردا هاتووە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانە نەکشێتەوە کە لە 9 حوزەیرانی ساڵی 2014 تێدا جێگیر کراوە، بەڵام 4 ساڵ دوای ئەو بڕیارە و بەڕێکەوتنی حیزبی ژێربەژێر پێشمەرگەشیان لەو ناوچانە کشاندەوە و زیاتر لە نیوەی خاکی کوردستانیان لە چەند سەعاتێکدا خستەوە ژێردەستی سوپای ئەو دەوڵەتە تائیفیەی کە ئێستا پارتی وێکێتی لە پاڵ دەنگ و شکۆی پێشمەرگەدا شەڕی گەڕانەوەی بۆ دەکەن. دواتریش بە جۆرێک سوکایەتیان بە پێشمەرگە دەکرد کە گوایە تەنها فڕۆکە جەنگیەکان شەڕی داعشیان کردووە و پێشمەرگە تەنها بۆ سێڵڤیگرتن چۆتە سەر لاشەکانیان. ئێستا کە خەریکە ساختەکاری و دزینی دەنگ و ئیرادەی خەڵک ئاشکرا دەبێ و ساختەچیەکان بە سزای خۆیان دەگەن، حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ بەلا ڕێدابردنی پرسە بنەڕەتیەکە و هێشتنەوەی ئەنجامە ساختەکان بە بەکارهێنانی ناو و بەرگی پێشمەرگە جارێکی تر ئەو هێزانیان هێناوەتەوە سەر شەقام، بەڵام بە بۆچین و چاودێران نزیکە یاریەکە لە کۆتایی نزیک بێتەوە و هەر هەنگاوێک بە ئاڕاسەی ئاشکرابوونی ساختەکاریەکان بە واتای نەمانی هەژمونی حیزبی و ڕزگارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان دێ لە دەستی دوو هێز کە هیچ کات نە ژیانێکی شایستیان بۆ پێشمەرگە بیستووە نە ڕێگەشیان داوە ببێتە هێزێکی نیشتیمانی هەموو خەڵکی کوردستان. ئەگەر لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا پارتی وێکێتی لە ڕێگەی حکوومەتەکەیانەوە بە تەنها بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستانیان جێبەجێ بکردایە، ئێستا پێویستیان بەوە نەبوو خەڵک بە جلوبەرگی سەربازیەوە و بە ناوی پێشمەرگەوە بهێننە سەر شەقام لە پێناو بەدەزێنانی پۆست و کورسی ئەو دەوڵەتەی بەنیاز بوون ببن بە دراوسێی و لە چەند سەعاتێکدا خوێنی هەزاران پێشمەرگەی شەهید و برینداریان بە فیڕۆدا.